مزگەوتی گەورەی شەقڵاوە یەکێک لە کۆنترین مزگەوتەکانی شارۆچکەی شەقڵاوەیە و کە مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ سەدەی 5 کۆچی بە شێوەیەکی وتراو لە ساڵی 1886 زاینی دروست کراوە. ئەم مزگەوتە دەکەوێتە ناوەندی شارۆچکەی شەقڵاوە هەر لە کۆنەوە تایبەتمەندی دینی و کۆمەڵایەتی هەبووە لە ناوچەکە. ئەم مزگەوتە بەهۆی دەستەواژەوە وەک گەورە و شەقڵاوە بەو هۆیەوە دەرفەتێکی باش بووە بۆ خەڵکی ئەم ناوچەیە، هەروەها دەستگایەکی گەورە بووە بۆ نوێژ و مەجلیسی تاک بە تاچی ئەم ناوچەیە. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی بە خێراتنی کەناڵەکە و ئەکەم لۆ مزگەفتی گەورەی شەقراوە کە بە مزگەفتی گەورە مەشهورە لە شەقراوەی، مزگەفتی گوندی پێ ئەگوترێ. لێرانە لۆ سەردانیکردنی بە گشتی سیاحەت و خۆشی و نوێژ و زەماحەت و خەرچی هەر بە مەسیحی و بە ئیسلام و بە هەمووی بەعام ڕوو لەو مزگەفتەیە ئەکەن، لێدا ئەنیشتن لۆ ئیسراعەت و لۆ نوێژکردن و لۆ عیبادەت و خاستن بە ڕەمەزانان هەر 24 ساعتش کراوەیە. ئێستا ئەو مزگەفتە 24 ساعت کراوەیە، قەپاتکردنی نییە، دەرکە محەددەلە. بە بەردەوامیش خەڵک دێ لۆ سیاحەتی، ئەوەکەم برێن لە بەغدەیا دێن، لە بەسڕەیا دێن، لە جنوبی دێن، هەمووی دێنە شەقراوەی سەردانی ئەو مزگەفتەی ئەکەن، ئەجا ئەڕۆن لۆ لای گەری و بێ خاری و ناو بازاڕی. بەس پێش ئێستا ئێرانە کانی بوو. ئێرە با تەماشە چ بکەینێ وەبی معلوماتن هەبێت بزانین ئێرانە کانی بوو، هەمووی ئاو بوو ئێرە. ئێرانە نییە تەماشکە ئەو بنە چنارانەش گەلک قەدیمن، تقریبەن 200 ئەبی ئەوەندەی ئەمن مندارم گسکە بووم ئەو چنارانە هەر گەورە بووینە، برێم بەس ئاو زۆر بوو هەنجی. ئێستانێکەش ئەوە کانیەکەیە، ئەوە تقریبەن بینە 3-4 سارە هیشک بووە ئێرانە ئاو لێرە دادەهاتە دەرێ ئێرە. ئەگەر تەماشەش بکەین ئێرە هیشک بووە، ئەوە حالم داهاتە ئێرانەش لۆ هاوینان نییە، لێرانە مەلەی تێ ئەکرد و لۆ خۆشی ئیسراعەتێ لۆ دەست نوێژ و بەسیە ئەو ئاوە لێرە هیشک بوو. ئەو بەردەی بینی ئەوە لەسە ئێرەدا ئانیشتن، لەسە ئەو لێوە دیوارێدا ئانیشتن، گەلک جەوەکی خۆش و فێنێک بوو. خەڵک برێن بەحام کە دەشهات لۆ مزگەفتەکەی ئەو ئاوە زۆر ئاوەدانی بوو لۆ ئێرە. لێرانەش ئەڕۆیی ئەو ئاوە لێرە داهاتە ئێرە، لێرە لە بن ئێرە ئەڕۆی لۆ ئەو باخچەکانی خوارێ داهاتە دەرێ. لێرەش ئێرە ئەوە هیشک بوو، ئەوە قۆر بوو ئێرە. ئەو ئاوە لێرە هەم لۆ دەست نوێژە ئەڕۆی بێرەدا ئەڕۆی بە من ئەو قادرمانەدا ئەڕۆی. لێرانەش لۆ دیسانێکە ئەچۆ پشت ئاو دەستان لۆ باخچان ئەڕۆیشت. بەس ئێستا ئاوەکە هیشک بووە نمەیە، بەس ئێستا ئەو بیریان لێدەیە، ئەو بۆرگە دێت و هاوینان ئێستا قەتحا برێن بەرە و پاییزە لۆ باخچان، ئەو ئاوە هاوینان لێرە بەرە درێتەوە. خەڵک دەست نوێژێ لە دیارە شواتن و خۆ بسمینەکە و دەست نوێژانە هەرێگریتن و مەعەدەلیش ئەوە خاستن هاوینان فولە، خەڵک دێتن بە بەردەوامی